حوت مانگە قایم قامەتی سلێمانی و کۆی حکوومەتی خۆجەیی سلێمانی سەرقاڵی پلانی ڕێخستنەوەی ناوبازار و لابردنی زیادەڕۆین. قایم قامی سلێمانی دەڵێت مەبەست لە پلانەکە ڕێخستنەوەی ناوشار و کەمکردنەوەی قەرەباڵغی و توانیومانە تا ئاستێکی باش پلانەکەمان جێبەجێ بکەین کە لە قازانجی کۆی دانیشتوانی سلێمانیە. یەکێک لەو کارانەی کە بە هاوبەشی حکوومەتی خۆجەی شاری سلێمانی ئەنجامیە ئەو کات لە سەردەمی جەنابی کاک سەردارا بوو پارێزگاری پێشووی سلێمانی و بە هاوکاری سەرجەمدام و دەستگاکانی حکوومەت بە تایبەتی دەستگا ئەمنیەکان ئاسایش پۆلیسیات و چۆڕوات دەستگا خەدەمیەکان شارەوانی لیوایەکی سلێمانی ئەوە بوو کە چەند تیمێکمان دروست کرد بۆ مەسەلەی ڕێخستنەوەی ناوبازار و ئەو تیمانە تاوەکو ئێستا سەرقاڵی جێبەجێکردنی ئەرکەکانیانن و کاریگەریکی زۆر باشی هەبووە لەسەر ڕێخستنی بازار لەسەر پابندبوونی گشت لایەکە و بە جێبەجێکردنی یاسا و ڕێوشوێنەکانی یاساوە لە ناوشاری سلێمانیە و ئێستا ئەگەر هەر کەسێکی ئاسایی بچێتە ناو بازارەوە درک بەوە کاکە بازاڕی ئێستا و سنتەری شار جیاوازی زۆرە لەگەڵ ڕابردووە کە ئەوە یەکێکە لە کارەکان و بەردەوامیشین تاوکو ئێستا لەسەری. لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی دوای لابردنی عەرەبانە و دەستگێڕەکانی ناوسانتەری شاری سلێمانی لە چەند شوێنێکی جیاواز و نزیک لە سانتەری شار 730 شوێنیان بۆ دەستگێڕانە دابین کردووە و لە ئێستاشدا بەشێکیان سەرقاڵی کاری خۆیان و بەڕێوەبەری خزمەتگوزاری شارەوانی سلێمانی دەڵێت 15 ڕۆژ مۆڵەت دراوە بۆ کەسانەی تا ئێستا مامەڵەی وەرگرتنی شوێنەکانیان نەکردووە. دوایم ئەو ماوەیە بە پێچەوانەوە دەدرێتە کەسانی تر. 5 شوێنمان دابین کردووە بە پێی جۆری کار و کاسپی و شێوازی ئیشەکانیان. یەکەم شوێن کە چوین شوێنی سەوزە و میوە بوو، ئەمە شوێنی پۆشاکە ئەوە شوێنی کەمان هەیە لە دەبەکەدامانتە مۆبایل فرۆش و سەعات فرۆش و ئەوەی پارە دەگۆڕێتەوە بە هەر شوێنە و بۆ مەبەستێک هەندێک شوێنی کەمانێت لە پشتی مەحکەمەی کۆنەوە سەرای کۆنەوە کە ئەویش بۆ چەرەساتە و وردەواڵە و لەعابەی مەناڵەوە دامانێ بۆ شێوایە بۆی تێکەڵبوونێک لە ئینەکان نەبێ و حساسە دروست نەبێت بەر خاوەن کارەکان خۆیان وا پێخۆشە بە شێوازێ بە پێی پیرپشک دراوەتێ بە هەمووی 730 کەس شوێنی دراوەتێ. جگە لە سەنتەری ناوشاری سلێمانی لە ئێستادا تیمە تایبەتەکانی ڕێخستنی ناوشار و لابردنی زیادەڕۆیەکان سەرقاڵی ڕێخستنەوەی دوکان و شوێنە بازرگانەکانی کۆڵان و گەڕەکەکانی شارن و داواکارن کە پابەندی ڕێنماییەکان بن. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.